سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەمە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ ئیدانەی حکومی ئەدامی پەخشان عەزیزی، مانگرتن لە خواردنی چوار بەندکراو لە گرتووخانەی ئیتڵاعاتی ئیلام، بانکێشتی چالاکیەکی کرێکاری شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتڵاعات، دەست بەسەرکردنی دوو هاوڵایەتی کەم ئەندام لە پیرانشار، لە سێدارەدانی بەندکراوێکی دیکە لە زیندانی میاندووا و بەیانیەی هاوبەش بە بۆنەی ساڵڕۆژی دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی، دیداری چالاکانی کرێکاری سنفی و مەدەنی لەگەڵ حەسەن سەعیدی، درێژەی سەرکوتی خوێندکاران لە دەوڵەتی پزیشکیان و گیان لە دەستدانی سوخت بەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خەش. درێژەی هەواڵەکان بەیانەی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئیدانەی حکومی ئەدامی پەخشان عەزیزی، ڕۆژی دووشەممە 19 خەرمانان ژمارەیەک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئەدامیان بەسەر پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی بێشرت و مەرجێ و چالاکیە مەدەنیە بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە: ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای دەربڕینی ناڕەزایەتی و نیگەرانی خۆمان لە ئازدۆخی لەباری هەموو بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئەدام لەگەڵ سزای نائینسانی سێدارە دژایەتی دەکەین. سەپاندنی سزای ئەدام بەسەر پەخشان عەزیزی، پێشێلکردنی ئاشکرای هەموو بنەماکانی مافی مرۆڤ، کۆنوانسیۆن و پەیماننامەکان و سەرکوتی ئازادی ڕادەبڕین و مافی ژیان لە کۆماری ئیسلامی. مانگرتن لە خواردنی چوار بەندکراو لە گرتووخانەی ئیتڵاعاتی ئیلام. چوار بەندکراو بەناوەکانی وەحید چاوەڕان، ناسر ڕەزایی، موحەممەد حسێن ناسری خەڵکی ئاوەدان و دکتۆر بەختیار موحەممەدزادە خەڵکی دەڕەشار لە ڕۆژی 12 خەرمانانی ئەمساڵەوە مانیان لە خواردن گرتووە و گیانیان لە مەترسیدایە. ئەو چوار بەندکراوە لە سەردەمی شۆڕشی ژینە دەست بەسەر و پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر بە دانانی وەسێقە ئازادکراون. پاش ماوەیەک ئیتڵاعاتی سوپای پاسداران پەروەندەسازی بۆیان کرد و ڕەوانەی گرتووخانەیە و ناوەندە کراون. ماوەی 4 مانگە وەحید چاوەڕان، ناسر ڕەزایی، موحەممەد حسێن ناسری و دکتۆر بەختیار موحەممەدزادە بلا تەکلیف لە زینداندا مانەتەوە. وەحید چاوەڕان بەهۆی پێدانی دەرمانی نەناسرا و تووشی کێشەی سەختی دەرونی بووە و هاوبەندیەکانی نیگەرانی تەندروستی ناوبراون. ئەو چوار بەندکراوە لە ڕۆژی 12 خەرمانانی ئەمساڵەوە دژ بە خەڵسوکەوتی وەحشیانی مامورانی ڕژیم و ناڕوونی چارەنووسیان لێوەکانیان دووریەوە و مانیان گرتووە. بانکهێشتی چالاکیەکی کرێکاری شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتڵاعات. ڕۆژی یەکشەممە 18 خەرمانان چالاکیەکی کرێکاری خەڵکی شاری سنە بە ناوی پەیمان فەتحی لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە بانگێشت و هەڕەشەی توندی لێکرا. بەپێی زانیاریەکان هێزە ئینتیزامیەکانی شاری سنە سەبارەت بە بەشداری لە شۆڕشی ژینە، مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن، ڕێوڕسمەکانی نەورۆز، چالاکی ژینگەیی لەگەڵ شاخەوانان و پەیوەندیگرتن لەگەڵ چالاکانی دیکەی کرێکاری، پرسیارێکی زۆریان لە پەیمان فەتحی کردووە و لە کۆتاییدا سەبارەت بە ئەگەری بەشداری کردن لە ناڕەزایەتیەکانی دووهەمین ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی ژن ژیان ئازادی هەڕەشەی توندیان لێکردووە. دەست بەسەرکردنی دوو هاوڵایەتی کەم ئەندام لە پیرانشار. ڕۆژی شەممە 17 خەرمانانی 1403 دوو برای خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی پیرانشار بە ناوەکانی عەبدوڵڵا قەنبەریوەند تەمەن 51 ساڵ و محەممەد قەنبەریوەند تەمەن 48 ساڵ بە مەبەستی جێبەجێکردنی سزای 6 ساڵ و 7 مان بەندکراو دەست بەسەر و بۆ زیندانی نەغەدە گواسترانەتەوە. بەپێی زانیاریەکان محەممەد قەنبەریوەند چەند ڕۆژ پێش گواستنەوەی بۆ بەندیخانەی نەغەدە بەهۆی عفونەتکردنی لاقەبراوەکەی لە نەخۆشخانەی ئیمامی پیرانشار خەوێندرا بوو. هەروەها عەبدوڵڵا قەنبەریوەند نەخۆشی زەختی خوێنی هەیە و بەردەوام دەرمان بەکاردەهێنێت. ئەو دوو بشارومەندە بە تۆمەتەکانی ئەندامیەتی لە حیزبە نەیارەکانی ڕژیم و تێکدانی ئاسایشی گشتی هەر یەکە و بە 6 ساڵ و 7 مانگ زیندان مەحکوم کراون کە سزای 3 ساڵ و 7 مانگیان بۆ جێبەجێ دەکرێت. لە سێدارەدانی بەندکراوێکی دیکە لە زیندانی میاندووا. بەیانی دووشەممە 19 خەرمانان حکومی ئەدامی بەندکراوێک بە ناوی سولەیمان قەهرەمانی
خەڵکی شاری ساین قەڵا لە زیندانی میاندووە و جێبەجێ کرا. سولەیمان قەهرەمانی 5 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و بە ئێعدام مەحکوم کرابوو. هەمان ڕۆژ حکومی سێداری بەندکراوێکی دیکە بە ناوی فەیزۆڵڵا حوسێنپور بە هەمان تۆمەت لەو زیندانە جێبەجێ کراوە. بەیانی هاوبەش بە بۆنەی ساڵڕۆژی دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی. چەندین ڕێکخراوی کرێکاری سنفی و مەدەنی ئێران ڕۆژی دووشەمە نۆزەی خێرمانان بەیاننامەیەکیان بە بۆنەی دووهەمین ساڵڕۆژی دەستپێکی شۆڕشی ژینا بڵاو کردەوە. ئێستا لە دووهەمین ساڵڕۆژی شۆڕشی ژنانەی مێژوودا ئێمە کرێکاران، پەرستاران، خانەنشینان، ژنان و دادخوازان بە دەستی زوڵم و گەندەڵی بەرپرسانی حکوومەت وەزاڵە هاتوون. با کۆبوونەوە مانگرتن بۆ جارێکی دیکە دروشمی یەکگرتووی یەکڕێزی دژ بە گەندەڵی و هەژاری بەرز دەکەینەوە و ڕێز لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی دەگرین. ئەم ساڵ بۆ جارێکی دیکە دژ بە نابەرابەری، بێمافی ژنان، کۆیلایەتی و پێشێلکردنی ئازادی ڕادەبڕین، پێکەوە پەیمان دەبەستین و دەڵێن بژی شۆڕشی ژن ژیان ئازادی تا کۆتایی ڕاوەستاوی. دیداری چالاکانی کرێکاری و سنفی مەدەنی لەگەڵ حەسەن سەعیدی. ڕۆژی دووشەمە نۆزەی خەرمانان کۆمەڵێک لە چالاکانی سنفی معەلمان، کرێکاران و چالاکانی مافی ژنان بە بۆنەی ئازادی حەسەن سەعیدی لە زیندانی ئەڤین سەردانی بنەماڵەکەی ناوبراویان کرد. حەسەن سەعیدی و ڕەزا شەهابی ئەنجامانی سندیکای شیرکەت واحدی تاران کە لە مانگی گوڵانی 1401 دەست بەسەرکرابوون، دوای 28 مانگ بەندکرانی ناڕەوە لە 11 خەرمانانی ئەم ساڵدا ئازاد کران. لە ئێستادا دوو ئەندامی دیکەی سندیکا بەناوەکانی ئیبراهیم مەدەدی و داود ڕەزایی بە تۆمەتی بێبنەما لە زینداندا ڕاگیراون و چارەنووسیان بەناڕوونی ماوەتەوە. گیان لە دەستدانی دوو لاوی گیلک لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم. لە چەند مانگی ڕابردوو دوو لاوی گیلک بە ناوەکانی ئەمیر ڕەزا حامدی و مازیار موئەدەب لە گرتوخانەی هێزە ئینتیزامیەکانی ڕەش لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە. بەپێی راپۆرتی ماڵپەڕی هیرەکانی، ئەمیر ڕەزا حامدی لە شاری فومەن سەرباز بووە و لە کاتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا بەشداری لە سەرکوتی خەڵک نەکردووە. ناوبراو پەیوەست بە خەڵکی ناڕازی سەرشەقام بووە و لەلایەن هێزەکانی حکوومەت دەست بەسەر کراوە. پاش شۆڕشی ژینا ئەو گەنجە گەڕاوەتەوە سەربازی، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان تەرمەکەیان ڕادەستی بنەماڵەکەی کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ وەزارەتی ئیتلاعات هۆکاری مردنیە و گەنجەیان خۆکوژی ڕاگەیاندووە، بەڵام بە وتەی باوکی ئاسەواری ئەشکەنجە بەرجەستەیەوە دیار بووە و ئێسقانی سەری شکاوە. لە هەواڵێکی دیکەدا لاوێکی دیکەی گیلک بە ناوی مازیار موئەدەب تەمەن 35 ساڵ و خەڵکی گوندی بوئێنی سەر بە شاری فومەن 20 پوشپەڕی ساڵی ڕابردوو بە زەربەی باتومی هێزەکانی پۆلیس لە گرتوخانەی ڕەشت گیانی لەدەستداوە. شایانی باسە کە لە چەند هەفتەی ڕابردوو محەممەد میر موسەوی کومەیل ئەبول حوسێنی دوو گەنجی دیکەی گیلک لە گرتوخانەی لاهیجان و شەهسەوار لە ئەژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە. درێژەی سەرکوتی خوێندکاران لە دەوڵەتی پزیشکیان. شەقایق ئەکبەری خوێندکاری بواری کۆمەڵناسی لە زانکۆی تربیەت مودەڕس لەلایەن کومیتەی ئینزیباتیەوە بۆ ماوەی 4 ترم لە خوێندن دوورخراوەتەوە. شەقایق ئەکبەری دەبیری پێشووی ئەنجومەنی زانیاری کۆمەڵناسی لە زانکۆی تربیەت مودەڕس بووە و لەلایەن کومیتەی ئینزیباتیەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظامی ئیسلامی بۆ ماوەی 4 ترم لە پرۆسەی خوێندن دوورخراوەتەوە. گیان لە دەستدانی سوخبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خاش. بەیانی دووشەمە نۆزەی خەرمانان سوخبەرێکی بەلوچ بە ناوی عەبدولحەمید شەهنەوازی بە تەقەی هێزەکانی حکوومەت بە ناوچەی ڕەوتی سەر بە شارستانی خاش گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، هێزەکانی ڕژیم بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت ئۆتۆمبیلی عەبدولحەمیدیان داوەتە بەردەست درێژی گولە و ناوبراویان کوشتووە. کوشتنی ئەو سوخبەرە لە حاڵێکدا بووە کە ناوبراو هیچ بارێکی پێنەبووە و تەرمەکەی پاش دۆزینەوە لەلایەن هێزە سنووریەکانی پاکستان ڕادستی بنەماڵەکەی کراوە. ناڕەزایەتی کرێکارانی پاکستان بەهۆی داخستنی 11,000 پیشە. یەکێتی کرێکارانی ناڕازی ئیسلاماباد لە پاکستان گەورەترین خۆپیشاندانی کرێکارانی ئەو وڵاتیان بە بۆنەی داخستنی 11,000 پیشە بەڕێوە برد.
بەپێی زانیاریەکان کۆمپانیای USC بەهۆی کێشەی دارایی داخراوە و بەو هۆیەوە 11,000 کرێکار کە 6,000یان کرێکارانی فەرمی بێکارکراون بێکاری هەزاران کارگەری ئەو کۆمپانیایەی تووڕەیی و ناڕەزایەتی بەرینی کۆمەڵگای کرێکاری پاکستانی لێکەوتەوە و ڕۆژی ڕابردوو گەورەترین خۆپیشاندانی کرێکاران لە وڵاتە بەڕێوە چوو. وا دوایین هەواڵ قوربانی بوونی 40 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی دووشەممە 19 خەرمانان ئەرتشی ئیسرائیل ئوردوگای ئاوارەکانی لە خان یونس بردومان کردووە و بۆ هێوە 40 فەلەستینی گیانیان لەدەستدا و 60 کەسی دیکەش بریندار بوون. بردومانی ئوردوگای ئاوارەکانی غەزە کارناوەنەوەی توندی کۆمەڵگای جیهانی لێکەوتەوە، بەڵام بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل ڕایانگەیاندووە کە شوێنی کۆبوونەوەی چەکدارانی حەباسیان بردومان کردووە. بڵاوبوونەوەی وێنەی قوربانیان پێچەوانەی قسەکانی بەرپرسانی ڕژیمی فاشیستی ئیسرائیل نیشان ئەدات، شایانی باسە کە زۆربەی قوربانیان ژن و منداڵ بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.